بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی نوێمی بەرنامەی سۆراخی مێژوو تایبەت بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ساڵی 1970 بۆ 1970 بە ئێوەی خۆشەویست گەشتمەوە. لەم بەرنمەیەدا دیسان قسە دەکەین لەسەر سەرەتای دەستپێکی بزافی سیاسی و چەکداری ئیسلامی لە کوردستان. هێشتا لە ناو باس و خواسەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ماوی نەتەوە. ئەم باس و خواسانە هەویرێکە و ئاوی زۆرە کێشێت. ئەم باسە جیاوازی بیرروبۆچوونی زۆری لە خۆگرتووە. هەریەک لەوانەی کە لە ناو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بوون، ئەوانەی کەنەوەی یەکەمی بزوتنەوەکە بوون و لە سەرەتا و دەستپێکی دامەزراندندا بوون و هەروەهانەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانیش بیرروبۆچوونی جیاوازیان لەسەر دروستبوونی ئەم بزوتنەوەیە هەیە و هەروەها لە ماوەی 8 حەڵقەی ڕابردووی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە هەیە، گلەیی هەیە، ڕەخنە هەیە لە شێوازی گێڕانەوەی ڕووداوەکان لەلایەن ئەو کارکتەر و بکەرانەوە کە لە ناو بزافەکەدا بەشداری ڕووداوەکانیان کردەوە و بزوتنەوەیان دروست کردووە. من لە بەشی نوێمیش بەردەوامم دیسانەوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاکەمال دۆڵپەمووی ئەندامی دەسەی دامەزێنەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کە لە بەشی پێنجەمی بەرنامەکەشم ئامادە بوو و هەروەها بە میوانداری مامۆستا سەیدە شێخ عەلی ناسراو بە ڕاستی کە لەنەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە و یەکەم جارە بەشداریەکە لە بەرنمەکەمان بەخێراتنی بەڕێز دەکەین بۆ بەرنامەی سۆراغی مێژووە دووبارە بەخێراتنەوەی کاکەمالی شەکەین لە بەشی بەرنامە. دەستخۆشی لێ کاکەمال ئێمە لە بەشی پێنجەمی بەرنمەکەمان ئەندازەیەک تۆ جۆرێک لە خیتابووە یا بڵێن مانیفێست یا ڕوئیای بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کە لەو کاتاندا لە 1970 بۆ بەڵام بە شێوازی ئێستا دادڕشت بووە و نووسی بووتەوە خوێندەوە. لەم قسانەی ئێوە هەمووانەی ئەو کارکتەرانەی بەشداری دامەزرانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانتان کردەوە و بکەرانەی کە کاریگەری و ڕۆڵتان هەبووە لە ناو شارداوە بەستنەوەی شار و شاخ یا شار و ئەوەی ئەو برایانەی کە لە دەرەوە بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان بە یەکتریەوە گلەی و گازندە و ڕەخنەی زۆری دێتە سەر. یەکێ لەو ڕەخنانە ئەوەیە کە تاوەکو ئێستا ئێوە ڕوئیایەکی ڕوونتان نەبووەوە تاوەکو ئێستا ئێمەش ئەوە 9 حەڵقەی بەرنامەی سۆراخی مێژووە نەمازانی یعنی ئێستش بەڕاستەقینەی ئەوانە کێن کە دامەزرێنەی ئەم بزوتنەوەیە بوون. تۆ هەم نووسەریت و هەم خاوەنی ڕوئیا و دنیابینی خۆ و دنیای نووسین و ڕووناکبیریت. ئایا بۆچی بزوتنەوەیە کە دروست بێت یا حیزبێکی سیاسی و بانخوازی و چەکداری دروست بێت ئەگەر نەژڵین چەکداری بەر لە چەکدارەکەی خەباتی سیاسی کردووە بۆ هەتاوەکو ئیسا کە زۆری بەسەراتێنە پڕێشان نەبوو بە نیو سەدە نزیکەی بە 40 ساڵە بۆ نەمانزانی کێن دامەزێنەرانی ئەم بزوتنەوەیە. بسم الله الرحمن الرحیم. ستا و سپاس و ستایش بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله تعالی علیه وسلم. دووبارە سپاسی کارمەندان و کەناڵی پەیامەکەم کە ئەم شتە پیرۆزە مێژوویەی پێبەخشیم بەلامەوە شتێکی زۆر گرنگە و منیش وەکو خۆی ڕازگۆیانە کە پێشکەشی بینەر و جەماوەری بکەم کە ئێمە توانا و وزەیەکی چەنە گەورەمان تەرخان کردبوو بۆ ئەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە. جا خەڵقێک ئەگەر لەمانە بگات من وەکو بە ئاشکرا و ڕوونی باسی ئەمە ئەکەم هیچ خلافێکی تیان نییە. کێشێ سپاسی هەستی شعوری یەکەم بڵێ ئەمایان وانە ئەو سپاسێکم زیاتر یارمەتی وەزعەکەمی یا و دەوڵەمەندکردی ئەکات بۆ مێژووەکەی. بەڵام من کە خۆم لە واقعی ئیش و کارەکە و مێژووەکە بووم ئیترەوە گومانی نامێنێت. لەبەر ئەوە ئێمە کە وەختێ لە 1970ەوە لە ڕابردووە بۆم باس کردیت لە 1970ەوە هەتا هاتە ئەوەڵی 1970 لە ماڵی ئێمە دانیشتین لە پیرمەسوور بووین 4 کەس بووین. حاجی ئەحمە و کاک حەسەنی حەمەخالی، کامیلی حاجی عەلی، بەندەت کەمال دۆڵپەموویی کە دانیشتین لە پاش هەموو شتێک کە تەوامان کرد هاتن سەر ئەوەی کە بتوانین ئەعلانی ئەم حەرە ئەم بزوتنەوەی بکەین بۆ ئەوەی ئیتر هەر لە گومانان نەمێنێتەوە و هەر لە ماڵەکانمانە شاراوە نەبێ و لێفەی بین بەسەرا بۆی بچێتە عامی کوردستانەوە. بەڵام من ببوورە نای من هەر لە
هەندێ بۆچوونی خۆتەوە لە چاوپێکەوتنی ترایی دەنگی یعنی بیستومە کە ئێوە یەکەم کۆبوونەوە بازنەی دامەزێنەران لەم چوار کەسە فراوانتر بوو لە ماڵی حاجی عەبدوڕەحمان نەورەسی کردوتانە لە شاری سلێمانی. ئەی ئەو کۆبوونەوەیە چی؟ من یەکشت لە ماڵی حاجی عەبدوڕەحمانی نەورەسی خواجری باتەوە یەک جار چووم ئەویش کا حەسەن پێی وتم وتی کەمال مامۆستا عەلی باپیر لە ماڵی عەبدوڕەحمان نەورەسیە بینین بە خزمەتی بگەین. ئەو کاتە من چوومەتە ماڵی حاجی عەبدوڕەحمان ئەگنا ئەویش ماڵەکان لەسەرەوە بوو دەوری هەوارە بەرزە لەو ناوە بوو کە چوینە ئەوێ ئیت من ئەو جارە دیومە لەگەڵ بەڕێز کاک حەسەنی حەمەخالی چوین بۆ لای ئەو بوو بە خزمەتی مامۆستا مەلا عەلی باپیر شاد بووین دانیشتە هەندێک وتوێژمان کرد لەبارەی بزوتنەوەکەوە. ئەو کۆبوونەوەی تەئسیسی نەبوو؟ نانە کۆبوونەوەی تەئسیسی نەبوو، کۆبوونەوە بوو لەسەر باسی ئەوەی ڕۆڵی ئەم ئیشە چۆنە چیان کردو چی نەکراوە هەتا مامۆستا عەلی باپیر ئەوانەی لێپرسین هەتا ئێستا چیتان کردووە. ئێمەش هەندێک لە چالاکیانەی وەختی خۆی کراوە و هێناومانە هەمومان بۆ وەک سفرەیەک بۆ ڕاخست بۆ باس کرد. بەڵام کاکەمال ئەوەی کە حاجی عەبدوڕەحمان نەورەسی باسی ئەکە هەم نووسیوێتی و هەم لە بەرنامەکانیشە ئاماژەی پێیەکە یعنی سەرەتاکانی دروستبوونی بزوتنەوەی پەیوەندی کە باس ئەکات چەند کەسێک بوون لە شاری سلێمانی ئەم ئەو کاتە سکرتێری بەڕێوەبەراتی ئەوقاف بووە لە شاری سلێمانی و کاریگەری هەبووە توانیوانە ئەوان ئەندازێک لەگەڵ ئێوەشا لەگەڵ تۆ لەگەڵ کاک حەسان لەگەڵ حاجی ئەحمەد پەیوەندیانە بێ ئەوانش لە دامەزراندنەکان هابن یعنی جگەل لەوە هەر خەڵکی کەشی تیا بوو وەکو ئەو خۆی ئاماژەی بە هەندێکیاندا لە سەرەتاکانە. ئایا بۆ خۆی ئەمانە بۆ خۆی تەموو مژ دروست ناکات لەسەر دامەزرێنەرەکان ئەمانە هۆکار و کێشەکان نین؟ هیچ تەموو مژێک دروست ناکات. ئەوەی کە تێی گەیشتی بێ و حاڵی بێ لێی ئێمە نەمان هێشتووە یەکێکی تر لەگەڵی ترە لەم تەنزیما کە کارەکا و ئیژەکات خەڵقی تر بزانێ بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەوە هەتاگاتە ئەو کاتەی کە بتوانین ئەعلانیکەین کەس بە کەس نەزانێت بۆ ئەوەی لە شارا و شتێکی سڕی زۆر جوانی پیرۆزە بتوانین ئەمە تەرەحکەین. با من تۆسێ ڕوونتر بیڵێ ئێوە ئەو چوار کەسە بەڕێز کاک حەسەنی حەمەغالی کاک حاجی ئەحمەد لەگەڵ کاک کامیلی حاجی عەلی کاک کامیلی حاجی عەلی ئەم چوارە دانیشتن ئەم چوارە موئەسیسی بزوتنەوەی پەیوەندی بوون. من ئەمە بازە ئەمەیە ئەمەی کە من بە جەناب دەڵێم کێیتر هەیە ئەڵێ من موئەسیس بووم ڕەنگە ڕەبتی هەبێ بە ئەندامێکی ترمانەوە یان وەکو کاک حاجی ئەحمەد یان وەکو کاک حەسەن کە کاک حەسەن حاجی ڕەحمانی نەورەسی پێوەی بند بوو پێوەی علاقاتی هەبوو لەگەڵ منان نە. ئەی کۆبوونەوە ئەوە لە دوای ئەو کۆبوونەوەی دووەمتان ئەوەی ماڵی حاجی عەبدوڕەحمان نەورەسی بوو کە باست کرێسا؟ بەڵێ ئێتر لە ماڵی حاجی عەبدوڕەحمان نەورەسی تەنها بۆ بینینی مامۆستا عەلی باپیر چوین نەک چوین باز لە موئەسیسکەی باز لە ناوکەینان باز لە کار ئللا ئەوە نەبێ کە ئێمە تەرحی بکەین بۆ چێ بۆ مامۆستا عەلی باپیر بۆ ئەوەی هەڵس و کەوتمان و کارمان لەگەڵ بزوتنەوەکە چۆن ئەڕوا و چۆنیە. یعنی ئەو پەیوەندی پێوە نەکردبوون هێشتا مامۆستا عەلی باپیر؟ نانە هێشتا پەیوەندی پێوە نەکردبوون ئەوەنەی زانی بوو تو ئەمەیە ئەو دوانە ببینم مامۆستا عەلی باپیر بۆی بزانین هەڵس و کەوتی ئەم بزوتنەوەی چۆن بۆ چۆن دروست ئەمە بە دەقیقی کاکەمال یعنی نازانی ڕۆژ و مانگ و ساڵی چەند بوو؟ وەڵڵاهی چونکە ئێمە وەزعەکە ئەوە نەبوو هەتا بتوانین هەتی شتێ ئێمە بە تاریخ بینوسین بەس ڕەنگە ئەوان بزانیا کە حەسەن بزانیا کە حاجی عەبدوڕەحمانیان مامۆستا عەلی باپیر بزانێ ڕۆژەکە کەی بوو کەی نەبووە. ئەو ناوانەی تر کاکەمال کە باسەکرێت بۆ نمونە حاجی شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵوی مەلا عەلی بیارە کە ئەندازەیە لێرە بە مامۆستا محەممەد نازام ئەو کاتانە ئەویش بۆ خۆی لە شاری سلێمانی و یاخود ئەو کاتانە لە مجەمەعی شانەدەری بوو چوو بۆ دەرەوە یعنی خۆی ئێستا کە قسە لەسەرەوەکرێ باسی تەئسیسی بزوتنەوەی پەیوەندیەکرێ یەکێک لە سیماکانی بزوتنەوەکە بوون و باسی کەسایەتی مامۆستا محەممەدی بەرزنجیەکرێ. تۆ ئەمانەی کە بەشدار بوون ئەم کۆبوونەوەی دووەمە ناو ئەنێکی ئایا ئەمانەشتان نەکردە موئەسیس؟ ئایا ئەم ناوانەی کە ئێستا من هێنام لە ناو ئەو کۆبوونەوە بەشدار بوون یا چۆن بوو؟ ئێمە وەختی خۆی کە مەکتەبی تەنزیمان تەشکیل کرد دانا دروست کرد تەنها ئەم چوارە دانیشتین بۆ کار تەوزیعیکەین زیاتر کارەکەمان فراوانکەین بۆی ئیشکەین
ئەم چوارە زیاتر ئیتر کەسی تر نەبووە. کۆبوونەوەی دووەم کێ بوو نەگە ناوەکانت بیر بێ ئەوەی ماڵی کۆبوونەوەی نەک دووەم کۆبوونەوەی تر زۆر بوو. حاجی نەورەسی کۆبوونەوەی دووە مامۆستا عەلی باپیر هاتووە بۆ ماڕوون کردوەوە کار و شێوازی ئیش ئەوە بووە. ئەوە کۆبوونەوەی دووهەم مامۆستا عەلی باپیر هات بۆ ئەوەی زیاتر شارەزا بێ لە ڕۆڵی ئیشەکەمان کە خەریکی کێ بوون بەس من و کاکە حەسەنی حەمەخالی لەگەڵ مامۆستا نەورەسی مامۆستا عەلی باپیر ئەم چوارە بوون. کەسی تر بەشدار نەبوو کەس بەشدار نەبوو لە ماڵی ئەوانە مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی هەر ئەو لەوێ بووە و من بووم مامۆستا حەسەن بووە لەگەڵ مامۆستا عەلی باپیرە. من دێمەوە لات قسەی تر هەڵەگرێەوە باسە با بچمە لای مامۆستا سەیدە شێخ عەلی. مامۆستا سەیدە ئەو کاتانە کە ئێوە ئیشتانە کرد یا ئەو کاتانی کە تۆ پەیوەندیت کرد بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانەوە ساڵی چەند بوو و ئەوەی کە معلوماتە لای ئێمە تۆ لە ڕێگەی کاک نووری شێخ عەزیزەوە پەیوەندیت کرد عەزیزی عەزیزی حاجی شێخ نووری ئێسازم لە ژیانە نەما شەهید بووە بەڕەحمەت بێ. تۆ چۆن بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی ناسی لە شاری سلێمانیا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشیت لێ یەکەم بۆ ئەم بەرنامە جوانە کە بەڕاستی ئەم بەرنامەیە دەری ئەخات کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە ئێستا وازانم هەرچی حیزبە ئیسلامیەکانی تری کوردستانە من وای ناو ئەنێم کە ئەو دایکی هەمویانە بزوتنە پەیوەندی ئیسلامی دایکی هەمویانە هەمویان لەژێر چەتری ئەوە ئیستەیش بگرە هە لەژێر ئەو چەترەدان. من کە بمەوێ باسی پەیوەندیم بکەم بە پەیوەندی ئیسلامیەوە ئەبێ لە پێش ڕوونکردنەوەیەک بدەم. بەڕاستی یەکەم شتم کە تەئسیری تێکردم وتارەکانی مامۆستا ئەحمەدی خانەخاب و خوا جەزای باتەوە کە ئێستا بە ڕەحمەتی خوا چوە ئینشاءالله لە پێش 83 و لە 82 ئەوانە هەر وەکو کەسێکی تری ئەم کوردستانە بەڵێ من تەسکەرەکەم موسڵمان بوو بەداخەوە کە جێی خۆیەتی کە لە تەسکەرەی خەڵکە ئەم خەڵکی کوردستانە نووسراوە موسڵمان مسلیم بەڵام بەداخەوە بە شێوەیەکی وا بەرنمەیان داناوە بەرنمەی کوپر بە شێوەیە کاتووە تەنانەت ئێمە ناسنامەکەی خۆمانیان لێ تێکداوین کە هەرچی خەڵکی ئەم کوردستانەیە ببینە کەمێکی زۆر کەم نەبێ ئەدیانەکانی ترە وەکو شتەکە ئەدیانەکانی تر هەمووی نووسراوە مسلیم بەڵام ئەم مسلیمیە منی ۆکە ئەو خەڵکانە هەر تەسکەرەکەم موسڵمان بوو هەر تەسکەرەکەم موسڵمان بوو بۆیە ئێستا لێرەدا حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی بدەم کە هەرچی دانیشتنی کوردستانە و کە تەسکەرەکەی مسلیمە یعنی موسڵمانە حەقیوا سەیرێکی ناسنامەکەی خۆی بکات ناسنامەکەی خۆی ئیسلامە موسڵمانە کە ئەم موسڵمانەش بەڕاستی خۆ هەر ئەوە نێتەوە موسڵمان بیر نوێژەکەت لە مزگەوت تا بکەیت و تەواو کە موسڵمانی بەم پێناسەیەتەوە واجبێ دێتە سەرت کە موسڵمانی ئەبێت لە کردەوە تا ڕەنگ بداتەوە موسڵمانیانی ئیماندار ئیمانی ژۆکو ئەوەی کە پێغەمبەر فەرموویەتی الئیمان ما وقر في القلب وصدقه العمل ئەو کاتە من بەڕاستی ئەمە ڕوونکردنەوەی نایە چونکە هەموو کەس لە عەربیەکەگا کە ئیمان ئەوەیە لە دڵا جێگیرە ئینجا کردەوەی سەرمێنێ کە تۆ موسڵمانی من ئەمەیە بڵێم کە بووم بە پەیوەندیم کرد بە پەیوەندی ئیسلامیەوە عەرزم کردن کە وەکو ئەو موسڵمانە وابووم کار تەسکەرەکەم موسڵمان بوو حەزمە کرد بچمە ناو ئەوە کە بزانم ئەم موسڵمانە تێچی لە تەسکەرەم نووسراوە هاتوچۆی مامۆستا ئەحمەدی خانەخاما کرد بۆ ژماکان خوا جەزای باتەوە بەڕاستی یەکێ لەوانەی کە منی جوڵان بەرە و پەیوەندی ئیسلامی حەز کە لە ناخی منە جیهاد و خەباتی دروست کرد کە حەزمە کرد ئیسلام بێ بە حاکم مامۆستا ئەحمەدی خانەخاب خوا لێی خۆش بێ ئینشاءڵڵا هەر لەو کاتانە کە چوینە ساڵی 83 تا 83 کاک شێعەزیز کە پورزامە کوڕی حاجی شەمەوری پێنجەموستە خوا لێی خۆش بێ ئەوە شەهید بووە هاتوچۆ یەکمان زۆرە کرد لە لای منە مایە منیش لە لای ئەوە مامەوە
لە سلێمانەوان ماڵیان لە ئازادی بوو لای خێراوەکە پیانەوت خێراوەکە شەوێک لێ مامەوە من ئەمە بۆ تاریخ نەچوم بۆ مێژوو نەچوم کەم دەستکەوتە گەورێم تا دەستکەوت بۆیە مێژوەکەیم بەوا ئەزانم کاشتاوسەیە کە بۆ بەیانی هاتمە دەرەوە جا چۆن بوو شەوێ کە لە یەکتری تەمین و شەوێ باسی پەیوەندی ئیسلامی بۆ کردم وتی کاک سەیدە تۆزانی شتێکی وا هەیە ئەو تەنزیمی پەیوەندی ئەو تەنزیمی پەیوەندی بوو بەڵێ تەبان ئەمە دیارەکە ئەو تەنزی خۆی تەنزیم بۆ بۆیە منیشی ئاگادار کردەوە ئیجازەی شێوەیەشی وەرگرەوە کە داوای خەڵک بانکە بۆ پەیوەندی ئیسلامی وتی ێزانی شتێکی وا هەیە بە ناوی پەیوەندی ئیسلامیەوە و خزمەت بە دینەکە و خزمەت بە ئیسلامەکە و ئەمانەیە ئیسلام بکەین بە حاکم یعنی کاکە ئارامجان ئەمەنم پێ خۆش بوو ئەمەنم پێ خۆش بوو زۆر پێی گەشامەوە ئیتر بەبێت چەند چوون وتم بەڵێ ئامادەم بەیعەتتان هەبوو بەیعەتەکار ئەمەنە بوو ئیتر بەیعەتەکە لە دوایە وابزانم لای مامۆستا عەبدوڵڵای جیهاد بەیعەتەکەمان نووسی کە من پەیوەندی ئەدەم پەیمان ئەدەم بە پەیوەندی ئیسلامی کە خەیانەت لە خۆم و نە لەم پەیوەندیە بکەم و ئامادەم بە هەر خۆشی و ناخۆشیە کە لەم ڕێگایە بێتە ڕێگەم عەبدوڵڵای جیهاد ئەو کاتانە بەرپرسایەتی هەبوو تۆ ئەو کاتانە من کاکە ئارامگیان ئەو کاتەکە ئەمەرە کاتێکی حەساس بوو هیچ کەسێک باوەڕ ناکەم کەسێکی ئەوەی کە نەبێت داوەتی کردووە کەسی دووهەمی نەناسیوە بڕیارەکە وا بوو جەنابی مامۆستا ممکن ئاگادار بێ لەبەر حەساسی وەختەکە کە حیزبی بەعەزە من دەسەڵاتدار بوو بە تایبەتی بۆ ئیسلامیەکە گەڕا کە بیدۆزێتەوە هەتاکو ئەو خەلیەیە کەش بکات لەبەرەوە کەس ناوی دووهەمی نەزانانی من بەس شعزیز مەناسیە تا ماوەیە کە لێم تەمین بوون وتیانیتر ئەمە تەواوەکو بڵێن قۆناغێکم بڕی کە ئەوە بوو لێم تەمین بوون مامۆستا عەبدوڵڵای جیهادی پێناسە مامۆستا عەبدوڵڵای جیهاد من لەوە پێشی هەر ئەم ناسی وەکو ناسیاویمان نەبوو چکە پەیوەندیمان هەبوو بە یەکەوە هاتوشۆمان هەبوو لە مەعهەدی ئیسلامیش بە یەکەوە بن بەڵام وەکو پەیوەندی نەمەناسی کاک شەعزیز خوا جەزای باتەوە خوای گەورە ئینشاءڵڵا شەهیدن ئەوانەی کە لە ڕێگەی ئەو حەقا ڕۆژنە هەموویان شەهیدن ئینشاءڵڵا دوای خۆی مامۆستا عەبدوڵڵای پێناسیم مامۆستا عەبدوڵڵای جیهاد ئەو کاتە مامۆستا عەبدوڵڵا بەرپرس بوو دیارە بەرپرس بوو چکە خۆی من نەمانزانی اینجا بەیعەتەکەمدا بە مامۆستا عەبدوڵڵا جا ئەگەر بمێ باسی شەوی هینەکەم بکەم شەوی پەیوەندیەکە کە بەوات تاکیدیم کە ساڵی 1970 کە کاک شەعزیز ئەو شۆ لە ماڵی خۆیان ئەو خەبەرە خۆشەی پێدام ئیتر ڕەنگە بڵێم نەخەوتم هەتا بەیانی لە خۆشەیە بەیانیش هاتم خوارەوە لە ماڵی ئەوانەوە کە لە ئازادی بوو لە خێراوەکە مەشهورە بە خێراوەکە و ساوا بوو هاتمە خوارەوە گەیشتمە دەوری سجنی ئەو توی مەلیکە سجنی سێ نازانم سجنە چیە نازانیستە بەخوا ئەوسا پیانۆ فولکەی سجن پارکی دایکە بەڵێ وایە لەوا سەرم کرد دەنگی ئیسعابیە و شار شەڵەژاوە خوایە چییە ئەمە ئەو شەوەی کە تۆ ئەمە بۆ بەیانێکی بەڵش شار شەڵەژاوە ئیسعاب دەنگیەت و ئەلورێنێ و داوای خوێنەکە وتم خوایە تێگەیشتم کە مزاهرە بۆ مزاهرەیش پێشمەرگەی یەکێتی ئەو ساڵە هاتبووە ناوشاری ترادەوە خۆیان بەرنامەیان داڕەتۆچۆن بوو قەت هەتا خەسەخانەکانن بەدەستەوە بوو من چوم لە خەسەخانە کە داوای خوێنیان کرد بتڵی خوێنێشم دا زۆر پێم خۆش بوو زۆر بە ئیشێکی زۆر باشم زار ئیسەجە لەی پەشیمان نیم کە خوێنەکەیشمدا هی دڵگەرمیم بوو بۆ ئەوەی کە ئەوە گەرمی کردم کە ئەو خەبەرە خۆشم بیست هەتاوەکو عەرزم کرد بە مامۆستا عەبدوڵڵایان ناساندم دوای مامۆستا عەبدوڵڵا هەتاکو 86 ئێمە پەیوەندیمان هەبوو ئیتر هەر بە یەکەوە وەردەوە مامۆستا عەلی سەلاجان پێ ناسانم کە بەڕاستی بتەوێت باسی بزوتنەوە بکەی بزوتنەوە ئەبێ باسی مامۆستا عەلی بکەی لە لای ئێمەوە نازانم خەتەکانی تر چونکە شتێکە سڕی بووە لەوانەیە هەر کەسە لە لای خۆیەوە لە بەرنامەکانی تریشە زۆربەیان باسییان کردووە هەر کاکەماڵ خۆی لە باسی ئەوەی کردووە کە لە بەرنامەی ڕابردووە شێوازی داعوەکردنی لە ڕێگەی ئەمە بۆ قسەیان کردووە مامۆستا عەبدوڵڵا مامۆستا عەلی پێناسانم بردمی بۆ لای پیاوێک غەسلی هەبوو دێمە سەر ئەو پرسیارە بەڵام با ناوبڕێ وەربگرم و دوای ناوبڕەکە پرسیار لێ یەکەم وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لە دووبارە سڵاو ئەو کاتانە لە شاری سلێمانیە تۆ باسی غەست کابرای هەبوو لە شاری سلێمانیە غەسلی هەبوو و
من لە ڕێزاری خۆشیەوە ئەوەشی کە بیستومانە ینی خەڵکێکی زۆر لەوانەی کە مفاتەحە ئەکراوە داواکراوە بزوتنەوەی پەیوەندی لە ڕێگەی ئەوە بوو ئەو کابرایە چێ بوو ئەو کابرایە بەڕاستیم کە مامۆستا عەبدوڵڵا ئیسە لە بیرمە برنی بۆ لای ئەو پیاوە بەڕێزە پیاوێک بوو تا بڵێ قسە خۆش و یعنی زۆر لەسەرخۆ بردمی ئەوی پێ ناسانم بە یەکی ناسانین تا ئیستا ئەو پیاوە بە خزمەتی نەگەیشتمەوە تا ئەم دانیشتنی ئەمڕۆ کاکە سەیدا ئەو زاتە منم جەنابەت ساحیبی غەسلەکەی کەما دۆڵپەمووی منم موفق بی دێر ئەوە ئیستا بە خزمەتی گەیشتەوە بەڕاستی پێم خۆش و ماوەساقی وایە تەوقێ بکەین لە خزمەتە ئەوقاتتان گوم ناکە ئینشەڵا مامۆستاجێشتیوە بەڕاستی من بەڵگەم هەیە کە ئێستا خەڵک لەوانەیە بڵێ بچێتە حیزبێکەوە هەر لە خۆیەوە سەرگەرمانە و دڵگەرمانە بچێتە حیزبێکەوە بەڵام من کە چوومەتە ئەم ئیشەوە بەڵگەم هەیە بۆ ئەوەی کە ئەم ئیشە ڕاست و پاکە کارێکە کە خاڵی ڕازێش ئەگەر دوای ویستان باسێکم خەوێکە دوای باس مامۆستا سەیدە تۆ کە مامۆستا عەبدوڵڵای جیهاد وەرزان وات ێگەش ئەو بردی وە لای خاوەنی غەسلەکە کاکەمان دۆڵپەمووی بەڵێ ئەم خاوەنی غەسلە چی ئەکردوی بر بۆ لای ئەو من بەس ئەوەنە لە بیرم دێ تەبعا هەنێ قسە کرا لەو کاتە خۆی سم قسەکان لە بیر نییە دیارە هەر باسی پەیوەندی کراوە باسی ئەدەب و ئەخلاق کراوە باسیەوە کراوە چۆن باسیەوە کرا کە سرتان قایم بێ باسیەوە کراوە وریا من تەنزیمەکان کەش بنەکەن خۆتان سرتان قایم بێ باسی ئەمانە کراوە ئیتر وەکو ئەوەش لە بیرم نایە کە چی بەس منی بەو ناسان ئەوشی بەویستم بەر لەوەی کە ئێوە لێرە تەعارفکە یەک بنا یعنی مە چەندێکە ئەوە یەکتریتان نەدی لەو کاتەوە من ساڵی هەشتا و چەند بوو ئەمە ئەگەر نزیکەی 33 ساڵ بەر لە یەکەم جارەوە یەکە بینەوە لە تەنزیما یەکتان نەناسیوە دوایی ئێستا جەنابی ئەم زاتە کاکە سەید وتێتی ئێستا باسی کردووە زەمێ و مەشهەد و ساتە کاکەمان ئەو وەختە کە مامۆستا مەلا عەبدوڵڵام بیریەت خەڵکی زۆرە هێنا بۆ لام کە ئەم هاد ئێستا وەکو چۆڵی شێوەکەی بیرەکەمەوە کە پێم وتم بە کاکە سەیدا وتم هەتا ئێستا ئێمە بۆ خۆمان ڕۆشتوین بۆ ئەم دنیاە ڕۆشتوین با لەم ساتەوە بۆ خوا بێت هەنگاوێک لە حەزت بیرەکە ئەم هاتەلات بەڵێ ئەنجا ئەوانەی کە مامۆستا عەبدوڵڵای هێنا لە بیرمە بەڵام هەندێ قسەم لە خزمەتیا کرد قسەکانم بە پێویست دەزانی کە بیکەم چونکە وەزعەکە ئەمەنە حەساس بوو ئەگەر هەتیە قسەمان کردایە بۆ یەکتر شتێکی پیرۆز بوو بۆ یەکتری چونکە مۆزوعی ئەو ڕۆژە خەڵق نازانێ خۆمە نەزانی کە کاکەمال بەڵام تۆ یعنی ئەوە ئەم ئەڵێ وەک پێویست بیرم نایە بەڵام تۆ بە سیفەتێک ئەمانیانە هێنا بۆ لای ئەو کاتانە بە سیفەتی ئەوەی کە ئەوان زیاتر من لە ڕووی قسەوە لە ڕووی لە ڕووی پلەبەندی و شتی حیزبیەوە یعنی تۆ بەرپرسایەتیت هەبوو لە ڕووی پلە و لە ڕووی مەسئولیاتەوە تۆ مەسئولیاتت چی بوو من مەسئولیاتم مەسئول عیلاقاتی لایەنەکان و هەمووی مەکتەبی تەنزیم بوو یعنی ئەم خەڵکانی خۆشمان لە ناوە هەمووی ئەوە من بمبینایە قسەم لەگەڵا بکردایە ئەنجایترە ڕۆشت بەڵێ مامۆستا سەیدا کاری چیت پێ سپێرا لە ناو بزوتنەوەی پێ ئەو بۆن تۆ لەوانەیە بۆن مەشەدێکیانەوە بۆ ڕۆشتووی کاکەمالت بینی و خۆی باسی کردچی پێ و توت و ئەوە یعنی چیت کارێکت پێ سپێرا وەکو بەرپرسایەتی وەکو ئیشکردن لە ناو بزوتنەوەی پەیوەندیە لە ناو شاری سلێمانی ئەوەمان پێ سپێرا کە هەر کەس لی تەمینی ئەتوانێت داواتی بکەیت لەگەڵ کاکشی عەزیزا لە بیرمە لی خۆش بۆ ئینشاءڵڵا لە یەک سەفەرا ڕۆیشتین لە سلێمانیەوە چوینە کەرکووک و لە کەرکووکە چوینە خورماتوو لەوێ مامۆستا مەلا قادر هەبوو کە خەڵکی گۆلباخە ئێستا زۆر دۆستمان و زۆر تێکەڵیمان هەبوو بە یەکەوە دایکی من و دایکی کاکشی عەزیز خۆشکن و خەڵکی گۆلباخن ئەو پیاوەش خەڵکی گۆلباخ و ڕەنگە بڵێم یەکەم کەس کە داوەتمان کرد کە منی لەگەڵا بوو بێتم مامۆستا قار بوو کە بۆمان باس کرد زۆر خۆشحاڵ بوو مامۆستا قاری گۆلباغ مەشهورە کوڕی مامۆستا مەلا حسێنی هەر بنەچەکان مەلا بوون براکانی شێر نەخێر وەکو عەرزم کرد لە خورماتوو ئەو کاتە لە خورماتوو لەوێوە هەر بەو سەفەرە لە ماڵێوان نازانمنیوە ڕۆ بووماینەوە پێم وایە وا تێگەشتم مامۆستا قار دانیشتووی ئێرە بوو نەخێر خۆی خەڵکی گۆلباخ عەرز ناکەم زەنگنە ناو زەنگنە بەڵام لە بەهۆی دۆستایەتیەوە کاکشە عەزیز
هاتوشوی کردبوو تاقی کردبەوە کە ئەمە بۆ ئەم بانگەوازی ئێمەشێ ماوەسا عەزیز منی هەڵبژاروتی تۆ قسە بکە چون وەکو مەلا تۆ مەلای من قسەم لەگەڵا کرد ڕازی بوو قەناعەت کرد هاتە ناو پەیوەندی ئیسلامیەوە بەڵێ بەڵێ ئەمەش ئەوەمان وەرگرت کە ئیتر بتوانین ئەوەی لێی تەمین بین داوای کەین لەوێەوە چوینە کەلار مامۆستا مەلا محەممەی هۆرێری مامۆستا عەزیز کاکشە عەزیز ئەمە پێم وایە 84 بەرەوژووری تر تاکید نیم لە 84 بەرەوژوورم من ساڵە تقریبا زیاتر پەیوەندیم هەبوو اینجا ئەویان پێوتم کە بتوانم داوەتی خەڵکی بکەم باسی مامۆستا محەممەی هۆرێنی مامۆستا مەلا محەممەی هۆرێنی بۆ کردم کە زۆر پێی معجیب و بەڕاستی کەمیش بە خزمەتی گەیشتم جمعە بوو تارەکەی زۆر جوان بوو زۆر لە ناخیا ئەم خوێنەوە کە پیاوێکی پاک و پیاوێکی ئازای و پیاوێکی ڕۆشنبیرە دوای جمعە کە دانیش چوون بۆ ژوورەکەی خۆی لە مزگەوتەکەی خۆی لە کەلار دعوەتم کرد هەر وەکو شێر وەکو پیاوێکی تامەزرۆ کاکەمال وەکو پیاوە کە زۆر تینوو بێ ئەوانە تینوو بوو بۆ بانگەوازە یەکسەر قبوڵی کرد بەڵام شەرتی بۆ دانیوەتی حەزەکەم یەک دوو کەس غەیری ئێوە ببینم پێما خۆش بێمش یەک دوو کەسەکە مامۆستا عەلی سەلاجەمان نارد بۆ لای کە بەمانمەوە مامۆستا عەلی سەلاجە و ئەوی تر نازانێ سەبیرم نییە مامۆستا بەڵێ خۆمانە گەڕاین بەڵێ مامۆستا مەحەمە مامۆستا مەلا محەممەی هۆرێنی یعنی دەورێکی زۆریەوە بەڕاستی ڕۆشنبیر بوو ڕۆشنبیرێکی ئیسلامی زۆری لەلا بوو ئەویش وەکو شێر وەکو پیاوێکی خۆشحاڵ هاتە ناو پەیوەندی کاکەمال دوایی دەمەوە لە تەواویەکەین کاکەمال بەس ئەوەی کە معلوماتە لای من یعنی ڕێیەکەیە کە بزوتنەوەی پەیوەندی بەر لەو تاریخی ئێوە باسیەکەن دروست بووە لە 1970 لە ماڵی حاجی شامل ئالوسی لە فەلوجە دامەزراوە تۆ ئەم معلوماتت بیستووە ئەو معلوماتە بەڕای من وانە زەنی بۆتی لەبەر ئەوەی ئێمە کە کەس وەکو من لە ئیشەکانە وەکو کە مامەسا حەسەنی حەمەخالی من لە هەموو ئەمسەر و ئەوسەر و ڕاست و چەبی ئیشەکە بووم جوڵەیەک بۆیە من ئەبوای ئاگادار بوومایە ئەو شتە نەبووە یەکشت هەیە توانم بێڵێم لێرە تەداخلێ بکەم لەسەر قسەکەی جەنابی مامۆستای بەڕێز من ئەڵێم ڕەنگە ڕاست بێ ئەو شتە بەڵام لە ڕێگەی لقێکی ترەوە بێ ئەم عالەمە ئەم خەڵکە ئەم مسڵمانە ئەمەنە تامەزرەوە بۆ ئیسلام لەوانەیە لە چەند شوێنێکی ترەوە هەوڵدرا بێ بۆ دروستکردی ئەویان بابەتێکی ترە قسەکە جوانە ڕاستە چونکە ئێمە فەرعمان زۆر بوو ئێوە لە ڕابوو بەرنامەکەی ڕابردووە باسی فەلوجەتانە کرد باسی مووسڵتان باسی بەغداتانە کرد من خۆم تایبەتی ناوچە سونەنشینەکان من خۆم لەگەڵ کاک فاتیحە کە ئێستا لە کفریە مامۆستایە لەگەڵ ئەو چوومە سامەرا چوومە بەغا چوومە ئەو شوێنانە کە هەمووی عەرەب نشین بوون دانیشت بوون حتا بەیانییان هەڵسا خۆی بانیە وەزیر بوو لە ماڵی وەزیرێک بووین لە بەغا لەوێ بانیە و خێزانەکە و هەمووی کۆ کردەوە دانیشین نوێژی بۆ کردین و دوای ئەوە بە کوڕەکەی گوو وتی مامۆستا فاتیح و مامۆستا کەمال بگەنێ نەغزا با کەس نەیان بینێ یەکسەر بە سیارە سوار بن و باڕۆنەوە بۆ سلەیمانی ئێمە ئەو شوێنانەمان بینیەوە بەڵام نەک وەکو جەناب کە فەرمووت کۆبوونەوە دانیشتن بۆچی چوونە ماڵی وەزیر بزوتنەوەیکی تەنزیمی بوون و وەزیرێک لەو کاتانە بەعەز لە لووتکەی ستەمایە و بەعسیە و چۆن چوونە ماڵیان ئێمە بوو ئەوە چوین کاک فاتیح وتی ئەمانە ئیخوانن ئەمانە وەزیرەکە مەبەست ناوی وەزیرەکە وەڵای وەزیرەکە نازانم کاک فاتیح حەزانێ ئیخوان بوون لە حکوومەتی عێراقیە نایتر ئیخوان بوون وتی ئەمانە ئیخوانن هەتا مامۆستا فوات چوونە لای ئەویش کە خەتیبی بەغا بوو خەتیب بوو لە مزگەوتێکا لە بەغا ئەویش ئیخوان بوو یەکێک هەتا بردن بۆ لای مامۆستا عەلی بافیر ئەمە کە چوونە لای ئەوان بۆ ئەوە چوین ئێمە ئەم بزوتنەوەی فراوان بووە کە فراوانش بووە ئەرکی زیاتر ئەوێت ئەرکی شێوێ مادەیشی ئەوێت ئەم مادەیە بتوان لە ئەمانەوە پەل بەهاوین مادەیەک دروستکەین بۆەوەی ئەم بزوتنەوەیە ئەرکێکی کە زۆری لەسەرا ئەرکی ئەو برا مسلمانە مجاهیدانە ئاسانکەین یعنی ئەوان مؤسیس نەبوون ناوان ئەو معلوماتە تەواو نییە ئەمەی کە تۆ باسیەکەی لە دوای کۆبوونەوەی چوار کەسیەکەی سلێمانی دوای ئەوانە پەلتان هاویش
ڕۆشن بۆ ئەو ناوچە بەڵێ دوای ئەوە بووە ناخۆ من ئەوان معلوماتانە هەر یعنی یەکێک لەو هاوڕێیانی لەگەڵ خۆتانایی ینی ئیشی کردووە کاریگەریە بۆ ڕۆڵی بینیوە خۆی ئەڵێ کاکە و بزوتنەوەی لە 15/2 لە ماڵی فلان کەس لە فەلوجە دامەزراوە نەک ئەوەی کە جەناب و باسیەکەی لەسێ ئەمەی ئەم خاڵە کە بە جەناتی ئەڵێم هەر لەو خاڵە دەرناچێت تەنها پەیوەندی بۆی کە بتوانین باس و خواردی ئەو وەزعیان بۆ بکەین پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی بتوانین ئەرچێک لە کۆڵ ئێمەکەن لە ڕووی چێ و لە ڕووی مادێوە نەک لە ڕووی کارەوە چونکە ئەوە تێکەڵێوان نەبووینێمە کاکەمە لەوەچێ من ئەندازەیەک تۆزێ زمانێکی ڕەخنە لەگەڵ تۆوا بەکاربێن زۆر پێم خۆشە یعنی هەستەکەم تۆ ئێستا پیاوێکی نووسری شتە نووسیت وە بەرهەمیش هەیە و هەم بەرهەمی ئەدەبی هەم شتی مێژووی ئەندازەیەک ئەم مێژووی ئێوە جۆرێک لە شپرزەیی پێوە ئەبینم چکە ئەوانەی کە لە دوای بەرنمەکان پەخشە بێ پەیوەندی پێوەکەن بە نامە بە تەلەفۆن وە تەنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتیشمان لەسەر نووسن یعنی ئەم مێژووە بە جۆرێ لە چاواشەکاری ئەبینن کە ئەڵێن هەر کەسە و هەڵەسێ خۆی بە پاڵەوانی ناو ئەم مێژووە ئەکا تۆ یەکێکی لەوانەی کە وەکو کاک مامۆستا سەیدەش باسی کردکات خۆی ئێستا یەکتان ناسیەوە خەڵک ئەهات بۆلات و داوت ئەکرد بۆچی ینی ئەم شتانە ڕوبەڕووی ئێوە ئەکرێتەوە ئایا ئەمە بەشێک لە کەم و کورتی خۆتان نییە ئیهمالی نەبووە بایەختان بە گەڕانەوە مێژوەکە ناو یاخود هەر کەسەتان و ئەتانوێت لێرەوە لەم شاشەوە خۆی کا بە پاڵەوانی دامەزێنەری بزوت مامۆستاجیان ئەمە لیاقەت و کەفاەتی خۆمان بووە لە بزوتنەوەکە چونکە ئەگەر بمان هێشتایە ئەو خەڵقات هەموو یەکتری بناسێت حاڵمان بە وەختە ناگەر ڕەنگە هەمومان بەعز ئیبادەی کردینایە لەبەر ئەوە ئێستا کاک سەیدا کە باسی کردی مەلا عەبدوڵای جیهادم هێناوە بۆ لای کەمال بێچەوانەوە ئەو مامۆستا عەبدوڵای جیهاد مامۆستا عەبدوڵای جیهاد کە ئەمی هێناوە بۆ لای من بۆچی هێناوێتی کە من بناسێ هەندێک شتی پێ بڵێم لەوەرگێ مامۆستا مەلا عەبدوڵا کە بزانێ ئێمە لە من بەولاوە خەڵقی تر هەیە جا لەبەر ئەوەی ئێمە بۆیە وامان کردووە نەمانویستووە ئەرچێکی گەورە بکەوێتە سەر خەڵقەکە جا ئەو خەڵقە ئەگەر هەموو بەهتا یەکتری بناسیایە و خەڵقی داوت کردایە ئێمە حاڵمان چونکە زروفەکە ئەمەە حەساس بوو منە سەخت بوو کەس نێوێرە ئەوە بکە بۆیە ئێستا کاکە سەیدا ئەتوانێ بڵێ من ساڵی ئەوەنە هەر من بووم کەس نەبوو کەسم نەناسیەوە بەڵێ کەسی نەناسیوە مەلا عەبدوڵای جیهادی بەس ناسیوە ڕەنگە وتوێ بڵێ ئێمە جا لەبەر ئەوەی ئەو خەڵقەوە نەگە کە مەسەلا ینی کاکەمال ببوورە تەواوی کە قسەکەت با من پێ وا تێ نەگا کە ئەم شتە هەر تەنها لە خۆیان ئەسوڕێتەوە نە ئەم شتە زۆر پیرۆز بووە لق و فەرعی زۆر ڕۆشتووە هەتا تۆ بە بڕوای تۆ هۆکاری ئەم دروستبوونی ئەو تەمومژەی لەسەر مێژوەکەی ئێوە ئەوەیە کە نەتانە هێش سەرەوە خوارەوە ئەوی ژێردەستی خۆیاوی سەری خۆیان بناسن ینی ئێوە بە شێوەیەکی ملوانکەی ڕێخستنەکان زۆر بە شێوەیەکی تەزبیحی کردومانە لەبەر ئەوەی کە ئەوی ناچی و بابڕۆ ئەو یەکی تر داوت کات حتا تۆینبی کە باسی مێژوومان بۆکە بە دوو جۆر باسمان بۆکە خاڵی یەکەم مێژوو ئەڵێ ڕووداوە کە ڕوویدا ئەوە مێژۆکەیەتی فلان شت لە فلان شوێنە ڕوویدا بەڵام باسی دووهەمی ئەڵێ فەلسەفەی مێژوو هەیە ئەو فەلسەفەی مێژووە ئەبێ تێی بگەین چۆن بووە چی بووە لە کێوە بووە چۆن هاتووە چۆن ئەبرێ چۆن ئەم شتە ڕوویاوە لە کێوە ڕوویاوە کێ بووە ئەمە هەمووی شیکردنەوەیکی فەلسەفی بۆ ئەوەی لەو مێژووە بگەن بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا جەناب باسیەکەیت لەو فەلسەفەی مێژووی ئێمە ناگات بۆ لەوانان کە ڕەخناگرن مەبەستم ئەوانەیە کە ڕەخناگرن چونکە خۆی کاری ئەو تۆی نەکردووە تا بتوانم بچێتە ناواقعی مەسەلەکەوە بچێتە ناواقعی مێژووەکەوە هەتا هەمووی بزانێ ئێستا من لە ئەلفەوە هەتا یا واقعی مێژوەکەی خۆم ئەزانم ڕازگۆیانە بۆ ئەو خەڵقەی بازەکەم ئێستا کاکە سەیدەکە وتی من لەگەڵ مەلا عەبدوڵای جیهادا هاتم بۆ ئەوێ ئێستا ئەمە تەنها سەنەدێکی تاریخ بەڵگەنامەیەکی مێژوویە بەس کاکەمە تۆ لێرە تقریبان لە 9 ژمارە گۆڤاری ڕێگا باسی مێژووی بزوتنەوەی پەیوەندیەکەی ئەوەی کە لە ناو هەندێک توێژینەوەکانە ئەی خوێنینەوە ئەمەی کە تۆ نووسیت و ئەندازەیە دوورە لە یەکەوە چەند تۆ خۆشت لێرە ڕەخنە ئەگری ئەڵەی لە زۆر لە گۆڤارەکانە مێژووی بزوتنەوەی پەیوەندیان شێوانووە ئایا ئەمەی تۆ نووسیوتە ئەمەیە کە خۆتەڵی لە بیرمە ئەخد ئەمە هاتنە سەر خاڵەکەی کە جناب دیساوتێ ئێستا ئەمەیەک هەر کەسێکە باسی ئەکات مێژۆکەیەک و خۆی باز ناکە بۆیە نووسیمە شێوانویانە ئەگەر وەکو من باسی بکات
ئێستا وەکو کاکسەیدە کە باسی کرد من لەگەڵ فڵان هاتووم وەلای کەمال کە هاتووم ئەمە ئیتر هیچی تریتیانی بەڵام کاکە مالیەک شتەیە آخر لێرە تۆ باسی بۆ نوێ فەلسفەی مێژووەکەی بەڵام ئێستا خۆت نووسری تو لە کای ڕۆشنبیریا ئیشت کرد و هەستەکەم هەم لە ڕووی کات هەم شوێن هەم ساڵەکانتان بە جۆرێ لە جۆرەکان حتاش بە گومانەوە زۆر جاڵی وابزانم 84 وابزانم 85 وابزانم هاوین بوو مانگی ئەوە نەبوو ڕۆژی ئەوە نەبوو یعنی تاریخەکان ئێوە وردنی لە مێژوەکە دوانێ بۆ خۆی ئەمە تەمۆژی دروستکەوە لەسەر ڕووداوەکە ئالەمەوە دەست پێکە قسەکە جوانە بەڵام کاتی مێژوەکەی ئێمە ناتوانین بزەبن مێژوەکەی بزانین چونکە ئەوەنە لە وەختێکی ناهەموارا بووین لە وەختێکی ناسکا بووین ئێمە تا حدێ من هەتا نازانم پێرێ چیم خواردووە خەڵقەکە بیری ئاوای لێ هاتووە مانای ئەوەیە ئەگەر ئەوسا من هەموو هینێک هەموو گۆڤارێکە دەرم کردووە کە گۆڤارە دەرم پاشکۆیشم بۆ دەرکردووە بەسی چی گۆڤارێک ئاسۆی ئیسلام کە دەرم کردووە خۆم سەرنووسەری بوو هەموو گۆڤارێکە دەرم کردو پاشکۆیشم بۆ نووسیوە نووسینەکە چی بووە بۆی عامی خەڵکە بزانە کە ڕێی ئێمە و بۆ چوونی ئێمە و کاری ئێمە لەسەر چییە کە مەسەلەکەی ئێمە لا ئیلاهە ئیلا اللهە ئەبێ لەو ڕێگەیەوە بڕۆین لا ئیلاهە ئیلا اللهش هەموو شتێکی ژیانە هەموو شتێکی تایە بۆ ئەم لا ئیلاهە ئیلا الله یعنی نەبووە خاتری ئەوەی کە ئەندازەیە هەندێک لەوانەی کە ئەگێڕنەوە من لە بەشەکانی ڕابردوشەوە ئەو پەیوەندیانەشی بۆمان دێ بێتە ئەوەی کە ئەم مێژووە وەک خۆی وە هەمووی کە ئەوانەی بەشداری بوون لەناو بزوتنەوەکە لە یەکتری ڕازی بن و بڵێن ئەوە هەمومان لەناو ئەم بزوتنەوە بووین و ئەمە موئەسیسەکانە بۆچی ئەم یعنی خۆ ئێوە وەکو مسلمان دەبوو ورتر بەدیقەتر ئەندازەیەک بە سەلیقەتر بوونایە لە هەندێشتان نەک ئەوەی کە ڕەخنە بگیرێ و جیاوازی هەبێ لە گێڕانەوەکان و تەنانە ئیترۆکو با نەچمەوە سەرڕابرد و ئەوەی لە موئەسیسەکان و لەوانەی کە بەشداری ناو ڕووداوەکانی بزوتنەوەی پەیوەندیان کردووە مامۆستاگیان من حەزەکەم پێ بڵێم بە ئینسافەوە باسییان نەکردووە ئەگەر بە ئینسافەوە باسی ئەو مێژویان کردایە ئەوەکو من چۆن ڕوونیەکەمەوە ئەوە ڕوونیان کردایەوە پەیوەندیان بەچەوە بووە لەگەڵ چیا قسەیان کردووە چۆن هاتوون چیان کردووە ئەم مێژووە ئەمەیە ئەگناتۆ مێژوو یەک شتێکی پشکۆلەی تیا دروست بێ لە غەڵەت و خلافە مانای هەمووی بە شێواوێڕوە بەڵێ مامۆستا سەیدە لەگەڵ کاکەمالە ئێمە وتوێژێکمان کرد جەنابی شوابزانام ئەم بەشانەی ڕابردووی بەرنامەی سۆراغی مێژوو متابعەت کردووە زۆر بەیان و هەروەها باسی خۆشت کرد کە لە کاری تەنزیمیا ئیشت کردووە یعنی بە بڕای تو ئەم جۆرە گێڕانەوانە بۆ ئێستا چ زەرورەتێکی هەیە و ئەوەی کە ئێوە لەو کاتانە تا کردوتانە و ئەنجامتان داوە یعنی کاریگەری و بایەخەکەی لە کوایە بۆی بنەوەی ئێستای بگەین و هەروەها لانی کەم واشی لێ بکەن کە سەرچاوەکەی ڕوون بێتەوە خەڵک مێژووەکە و خۆی بخوێنێتەوە نەک بە شێواوی بەڵێ کاکارام ئێمە کە هەر کەسێک بۆ خوا کاری کردووە بۆ ئەم بزوتنەوەیە بۆ ئەم پەیوەندی کاری کردووە ئەوەندە گوێمان بە مێژوو نەداوە چونکە خۆمان ئامادە نەکرۆ بۆی ڕۆژە لە ڕۆژان بەخوا ئاوا ئێستا من بگەینە ئێرە و باسیەوە مێژە زۆرتر مەشغوڵی کارەکە بووین ویستمانە کارەکە بڕوە گوێمان بە مێژوەکە نەداوە حەزمان کردو ئیشەکان بکرێت دێک ئێمە دانیشن جارێت لە پێشە جارێت زۆر پەیوەندیمان بە مێژوو نەدا چکە لەوانەیە ئەگەر کەسێک بگیرێت لە فڵان مێژوە لە فڵان ڕۆژە ئەمە کارەساتێکی لێ قەوم ئەمە بۆ ئێستا بۆ ئێستا قوربان بەڕاستی ئەم بەرنمەیەکی وهایە کە ئەبێ خەڵکتی بگات زۆر کەس هەیە بە گومانە لە پەیوەندی لە کۆمەڵ لەم ئیسلامیاناڵێ ئەمە لە دەرەوەی کوردستان هاتووە ئەمە بانکردنی جەنابی مامۆستا و مامۆستا عەبدوڵڵا و مامۆستایانی تر و باسکردنی مامۆستا سەلاجە و ئەم باسی کە ئێستا منە یکەم کە چۆن کاکشی عەزیز داوەتی منی کردووە ئەمە ڕێگ و ڕێشەی پەیوەندی ئیسلامی یا بڵێن هەتایەتە سەر کۆمەڵی ئیسلامی و ئیسلامیەکانی تریش پێمانەڵێ کە ڕێگ و ڕێشەی لەناو کوردستانە بووە ئەمە تاکیدین کە با خەڵک تاکید بێ بزانێت کە بە ضروری زانی بە ضروری زانم ضرورە بەڕاستی ضرورەت بۆ ئەوی خەڵک تێ بگا کە ئەمە لە دەرەوەی وڵات نەهاتووە هەڵقڵاوی کوردستان و دڵی ئەم کۆمەڵەیەکەوا دڵی بۆ ئیسلام سوتاوە حەزەکەم بچمە باسی ئەوەی کە من هەتاکو 86 هەر وەکو پەیوەندیم کردووە دوای ئەوە وردە نەقلی لای کاک حاجی محەممەد کرای قەرەداخی کە بەڕاستی ئەگەر بێ یەکێ بێ باسی بزوتنەوە بکە ئەبێ باسی حاجی محەممەدی قەرەداخی تیا بێ بالئەخەس مامۆستا عەلی سەلاجە
کە ئێمە دوعای خێری بۆکەین خوا لێی وەرگتووە ئینشاءڵڵا من ئەتوانم بڵێم هەرچی ئەرکی بزوتنەوە هەیە لەو کاتە بەسەرشانی مامۆساعلی سەلاجەوە بوو بەڵام ببوو ئەگەر وەڵامەکە بیر نەچێ من ویستمە ئەو پرسیارت لێ بکەم حاجی محەممەد قەرەداغی ناوێکە لەناو خۆتانە زۆر باسیەکەن بەڵام لە ڕووی تیشکی ئەلامی و تیشکی نەخراوەت سەر ئەڵەن کارێکی زۆر گەورەی ڕێخستنەکانی ئێوە و بەستنەوەیان بە شارەکانەوە بە شاخەوە بۆ هەدانانی بارەگا لە منتیقی قەرەداغ هەمووی بۆ ئەم پیاوە ئەگەڕێتەوە ئەوە یعنی تۆ چیت لێبینیوە کە گرنگ بێ و بتێوێت لێرەوە باسی بکەیت و ئایا پەیوەندی تۆ چی بۆ لەگەڵ حاجی محەممەدی قەرەداغ؟ پەیوەندی من کە بەویان ناسانی مامۆستا عەبدوڵڵا ئێمەی تەسلیمی بەمە کاک حاجی عەلی کرد کاک حاجی محەممەد قەرەداغی کرد کە بەڕاستی من تا ئەو کاتە نەمەناسی بەڵام لێەوە بۆم دەرکەوت کە پیاوێکی خەباتجێڕە پیاوێکی ئیسلام دۆستە پیاوێکی بەغیرەتە پیاوێکە ئامادەیە بەسەر و ماڵ هەڵ بدا لە پێناوی سەرکەوتنی ئیسلام ئینجا کاک حاجی محەممەد ئەو دەیانە بە تایبەتی کۆرە کانی هەنجیر مەسۆیی لە منتیقەی قەرەداغ ئەمانە ئەبێ لەگەڵ ناوهێنانی بزوتنەوە باز بکرێن ئەم دەیانە چونکە ئەو دەیانە بوون بە مایەی ئەوەی کە ئەو مقڕە لە قوچکە بکرێتەوە حاجی محەممەدیش هەمویانی تەنزیم کردبوو لە هەمویانی گەیان بوو اینجا مامۆستا محەممەدی نالیش ئەویشمان لەبیر نەچێت مامۆستا محەممەدی نالیش کە ئیستر نازانم ئەویش نەمبینیوە کە باز بکرێ و ئەویش لەگەڵ حاجی محەممەد قەرەداغیە ئەم دوانە بە تایبەتی حاجی تالیبمان هەبوو لە نەسەر حاجی تالیبی نەسەر خوا جەزای باتەوە ئەو شتەکان کە ئێمە پێویستمان بوو لە شارەوە ببین بۆ کە باسیەوەکەم چۆن مناتمە بۆ ناوشار کە لە ناوشار شتەکانمان بەرین بۆ مقڕی خۆچکە بە زۆری ئەو بەی دەرەکردن بە یارمەتی ئەو لە دوای خوا ئەگەرە توێ باسیەوە بکەم کە چۆن ئێمە چوینە دەرەوە پەیوەندیمان کرد بە لەشکری قورئانەوە باسی بکەین ئەوە باسەکە ئەوەیە یعنی من وەختەکەم ئەوەندەی نەماوە بەس ویستم بڵێم ئایا هەر حاجی محەممەدی قەرەداغی سەبەب بوو بۆی تۆ بڕێ پەیوەندی بە لەشکری قورئانەوە بکەی یا خۆتان لە ڕێگەی ترەوە ڕۆژنەوەکەی حاجی محەممەد لەو کاتا کە ئێمە تەسلیمی بە حاجی محەممەد کران لەگەڵ کاک کەمالە کەمال ئەشرەف قارەمانی کاک سەعەد بەڵێ مەشهور بە کاک سەعەد خەبەرێکی خۆش تریدا پێمان لەوەی کە کاکشی عەزیز خەبەریدا پێم وتی پەیوەندی ئیسلامی هەیە و خزمەت بە ئیسلامەکە خەبەرەکەی کاک حاجیش ئەوە بوو وتی لەشکری قورئان دروست بووە لەو دیو پێشمەرگە دروست بووە پێشمەرگەی پەیوەندی 84 دروست بووە بەڵێ لەشکری قورئان جا کە گەیشتنە 86 وانە ئەمەی بۆ باسکردنی کە لەشکری قورئان دروست بووە و پێشمەرگە من ئەو کاتە بیستم نازانەوە کەی دروست بووە بەس ئەو کاتە لە حاجی محەممەد بیست دەوری 86 وانە ئەوەی کە هێڵستی 1984 لەشکرە دروست کە دروست بووە 86 بەڵام کە من بیستومە من نازانم دروست بووە دیارە ڕاستە ممکنە ڕاست بەڵام کە من خۆم بیستمە 86 کاک حاجی محەممەد پێیوتین خوا جەزای باتەوە پاش ماوەیەک اینجاوتی دابەزندێن بۆ قەرەداغ لەشکری قورئان دابەزندێن بۆ قەرەداغ بە من و کاک کەمالی وت من و کاک کەمال خۆمان ئامادە کرد زۆرمان پێ خۆش بوو لە خزمەتی کاک حاجیە بچین بۆ دەرەوە بۆ پەیوەندی بکەین بە لەشکری قورئانەوە لە ناوشار بگوێزینەوە بۆ شاخ لە ناوشار گواستمانەوە ڕۆژ و مانگەکەی عەرزم کردی ئەو تاریخە بۆیە ئەشێوێ کەس گوێی بە تاریخەکە نەداوە ئەم خەڵکە ئەمەنە بەدڵ خزمەتی ئەم کارەی کردووە بەس گرنگی داوە بە کارەکە گرنگەمان نەداوە بە ڕۆژ و مانگەکە چونکە بەخواڵ بەتمانە بووم بگەمە ئێستا و تۆ ئەم تاریخەم لێ بیستی لەبەرەوە پەیوەندیت کرد دووجار دەرچوین کە خەبەریاندا پێمان دووجار لەگەڵ کاک کەمال و کاک حاجیا دەرچوین بە سیارەیەک ئیستا لە بیرمە کاک مەولودی ناو بوو بە قەمەری خۆی بردنی بەلای کانی پانکە و بۆ خوارەوە کە دێکان چۆڵ بەو دیانێ و بەرەوە شەو لەو دەیانە ماینەوە نەهاتنەوە شەو نازانم گرفت چی بوو بۆ جاری دووهم دەرچوین والحاصل گەیشتینە کۆرە سەیرەکەن ئەو برایانە گەیشتونەتە کۆرە وەجبەی یەکەم کە چوونە حاصل تۆ و کاکەمال و ئەوە نەمان دۆزینەوە محەممەدی رازی و ئەوان ئەو شەوە نەهات ئەو شەوە نەهات شەوی دواتری یاچەری بەجوی سە بیرم نییە بەڵێ من و کاکەمال و کاک حاجی بووین لە بیرمە بۆ جاری دووهم گەڕاینەوە اینجا دیسان دەرچوینەوە چوین بۆ کۆرە کە گەیشتینە کۆرە ئەوان لەوێ بووم کاک ئارامجان ئەمە نەم پێخۆش بوو کە من وەکو خۆمیتر نادا ئەوان لە دڵی خۆیان ئەوانی دارە لە من خۆشحاڵتر بوون ئیتر هیچم بۆ نەکرا دەستم کرد بە گریان
أم آياتم خينو الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله براسي بشتكي زور بيروز بزاني وهتا معهم أو ماندوبوني أو برانم لبير ولبير ناچێک یەکەم کەس کە بینیم کاکە حاجی سعید بوو حاجی سعید ئیستەماوە لە حیاتە زۆر جارێتر بە خزمەتی گەیشتوم کاکی کەتەی گەورە حەستەکرد تەماشای ئەو قەو فیشەگەڵغ و مەغزەن و کڵاش خۆ بکەی کە بەستە بووی قاچەکانی چونکە لە سوورێنەوە هاتووە نەخوارە بنە ئەو هەموو ڕەبایە و معسکەر و شتا جەنابی کاکەمالە زانێ تۆ ڕەنگ لە بیرت نییە پەنجەی قاچی هەمووی خوێنی لێ هاژێر پێیەکنە پاڕێ هەمووی بەڵێ تۆ بووی بە چەکدار لە من لە یەکسەر لەوێ کە دوای ئەوەی دانیشتنی سراحەتمان کرد لە کۆرە خوا جەزای ئەو ماڵانە باتەوە بە تایبەتی ماڵی حاجی مەحموو کوڕەکانیان ئەمەنیان خزمەتی بزوتنەوە کردووە هەر خوا مەگە جەزایان باتەوە لەوێ یەکسەر تا قونتفۆنێکیاندا پێم جار هێشتا نەهاتوومەتەوە ئەمە هاتنەوەکە بۆ باسەکە مەگەر من وەختم نەماوە بەڵام هەر بە هەنێ بە کورتی ئەگەر بە کورتی دو قسەی خۆت بە کورتی وەڵام دوا قسەم لەوانەیە شتی ترم زۆر ماوێ ئەگەر بکرێ بەرنامەیە تریش بەشداری بکەین ڕەنگە ببێ با من ئەوە بۆ بجێرمەوە چەکم هەڵگرت و ڕۆیشتین لەگەڵ خزمەتیانە جەولەیەکمان دامەزان جەولەیەک بە ناو قەرەداخە ئەمە بەڕاستیەکەی من دوو جەولەم کردووە لەگەڵیانە جەولەیەک بۆ قەرەداخ لەسەرەوە بۆ خوارەوە لە نەوتی و لە قوچکەوە بەرەو خوار ئەو کاتێشتا قەڕمان نەبوو جەولەیەکمان کرد لە قەراخ جەولەی قەراخ تەواو بوو هەتا قازانقای و مێوڵی و تەنی سەر و ئەو دیانی خوارە دۆڵانی خۆمان و ئەوانە هەمووی تەواو بوو گەڕاین هاتینەوە دەوری نەوتی دیسان جەولەیە ترمان دامەزران ئەوە لە خزمەتی مامۆستا براییم مابوو بە ڕەحمەت بێ بەخاو بیکەیسەیە هەڵەگرت کوڕی مامۆستا عوسمان بەڵێ ئەو بیکەیسەیە هەڵەگرت زۆر جار لە پێش هەمومانەوە من دووەم کەسم دایمە چونکە من شارەزای مەتیقەکە بووم ئەو جەولەیەشمان کرد بۆ سەناو هەتا چوینە نزیکی زەنگنە گۆل باخواانش شوین ئەو جۆلێ هاتینەوە گەڕانەوە دیسانوەزان هاتینەوە نەوتی دانیشن کۆبوونەوەیەکیان کروتیان کاکە ئێمە ئاوا ئیدارە ناکەین بەم شێوە پەیوەندیمان بەناو شارەوە بێ پەیوەندیمان بەناو شارەوە نەبێ ناتوانین هیچ بکەین کە دانیشتن بڕیارماندا ئەوە خوا بەنسیبی من کرد لەتوی خوایە لەبەرەوەی تەسکەرەکەم سالم بوو عسکەریم لەسەر نەبوو ئەوتم من نەچمەوە بەناو شار ئیشتان چێ من ئەیکەم ئیشەکانیان پێوتم بڕیارم داهات بۆ ناوشاخرە من بەڕاستی خۆ ئیشەکان یەکەم ئیش کە دایانفم خۆ من سەیری نامەکان ناکەم نامەیەکیان بە جوانی بۆ نووسیم کاک حەجی محەممەد خوازەدای باتۆ شارەزای منتیقەکە بوو پێوتم چۆن ڕووی لە کوێ ڕووی لە کوێ ناڕۆی ئەمانەی هەموو پێوتم یەکەم جار و ئاخرەمە گران یعنی قورسە بەڕاستی کە تۆ پێشمەرگەبی لە زمانی حیزبی بەعسە ئەو دیانە هەموو بگەڕێی جاسوس هەبوو بتێ نەتەوێ لە وڵاتە بەڵام من بە پشتیوانی خوا خۆم ئامادە کرد و بڕیاری ئەومدا هاتمەوە ناو شار یەکەم ئیش کاک حاجی کە شوێن جێگە و ڕێگەکەی پێوتم ئاو بکە نامۆشتی بۆ نامۆشتیان بۆ نووسی متر من نازانم لە ناماچین خۆ من ناچم نامە بکەمەوە هاتمە خوارەوە لە قوچکە لە دەوری قوچکە هاتمە خوارەوە بەم دیوە بۆ دیوی شارە زوور جادەیەکە بوو لە دەستکەرەوە سەرەکە و بۆ سەرەوە ئیتر ئەو منتیقەیەکە گەیشتە ئەو جادەیە بەرەوژوور محەڕەمە بوو کۆپتەر بیبینی تایە ڕەبایە ببینێت تەقان لێکردی محەڕەمە بەڵام بگەیت سەر جادەکە ئیترەوە ئۆ خەی نەجاتم بوو لە دەست کۆپتەر و لە دەست تەقەوانە بەس ڕەبایەکی لەو بەرەوە بوو ئەوەت بۆ جەڕۆمە ئیشی خوایە حەزمە کرد ئەوە بۆ بجێڕمە کە هاتم مزگەوتی ئەمە قسە ئەڵێ قسە دۆزیەوە بۆ ئەوەی خەڵک دڵنیا بێ لە چاکی و پاکێم حرەکەیە هەشتا6 هاتمەوە مزگەوتی خەبات لە گەڕەزیلەوە هاتم نەقلی ئەوێ بوومەوە یەکەم کەس داوەتی مەراجەودەتم کرد لەوێ بوو پیاە بوو کە زۆر پەیوەندی بە مزگەوت و جەماعەتەوە هەبوو داوەتم کرد داوەتەکەی قبوڵ کرد ڕۆژێک شعزیز لە ماڵمان بوو شەوێک ئێوارە مەغریب چین بۆ جەماعەت کاک جەودەت پێی زانی کە لە جەماعەت بووینەوە پەنجەیەکی هەڵبڕیوەیەکی تری ئاوارەوەتی ینی بووین بەستیان لە مزگەوتی چاڵەکە بووین بەستیان بەڵێ وتم بەڵێ بووین بەستیان چەند ڕۆژێ دوای ئەوە حاجی ڕەشی هەبوو لەوە مزگەوتە بانی کردوتی مامۆستا سەید مامۆستا سەیدە وتم بەڵێ حاجی گیان زۆر پیاوێکی مەشرەب خۆش بوو وتی خەوێکی زۆر خۆشم پێوە بینێوێت مامۆستا من کاتم نییە بە ئەم خەوە تەواکن زەرورە بە ئەم خەوە زۆری نەماوە ماوەی بەرنامەکەم زۆر لایەوە بچکە ئەگەر بکرێ زۆر بە کورتی خەوەکەکەوە دو قسەد لە بەرنامەکە خەوەکە کاکەمالیش تۆزێک ئەم خەوە نەجێڕمەوە کاکەمالیش ئین بوو
کاتەکەی درەنگە ئەگەر خەوەکە بەپەلەیە جێرمە وتی خەوێکم پێوە دیوی وتم فەرمو کاک حاجیخوا بە خەری بێڕێوتی لە خەومە قەرەباڵخێکی زۆر دروست بووە بە کورتەی جێرمەوە من چوون بەلای قەرەباڵخەکە وتیانە ئەو پێغەمبەری خۆیان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وتی من زیارەتم کردووە سەیرەکەم تۆ لەژێر شانی ڕاستی پێغەمبەرای صلی الله عليه وسلم مەلا جەودەت و ئاگای لێ تەنزیمی نییە ئەم حاجی ڕەشیە مەلا جەودەت ها لەژێر شانی چەپی پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەردووتان بەم شێوەیە بینیوە ئەمە دلیلە بۆەوەی کە ئەم حرەکەیە لەو مزگەوتا بەس ئەو دوانەی تا بۆ ئێش ئەو خۆی بەو دوانەوە دی کە ئەمە دلیلە بۆی ئەم حرەکەیە پاکە ئینشاءڵڵا برەودانە بە بانگەوازەکەی پێغەمبەر ئینشاءڵڵا بەڵێ کاکەمان ماوەی بەرنامەکەتەوە بەڵام ئێمە لات مەجالێک تێمەیە چکە خۆزگە تۆزە باسی مەسوەی و کۆرەوانەمان کردای بۆ مەجای بەرنمەیەکی دیکۆمنتاریە لەسەر دروستبوونی ئەو ڕووداوانەی بتایەتی ئەنفال کە پێشمەرگای بزوتنەوە لەو ناون لەو کاتانە ئیشاڵا مەجالێکە بێ شتێک دروستکرا ئەکرێ بچین بەڵام لێرە مەجال نیە کاکەمال تۆ باسی ئەوەتی کە سەرنووسەری گۆڤاری ئاسۆی ئیسلامی من بەرنامەشم داناوە لە بەرنمەکانی ئایندا قسەسە گۆڤارێکە ئۆرگانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانە بکەم لەو کاتانەدا یعنی ئێوە تۆ وەکو خۆت ئایا ئەم شتانی کە ئەگێڕێت و ئێوە ئەمانەتان چۆن نەخسە ناو چوارچەوەی نووسینەوە ناو بابەتەکانی بزوتنەوەی بە شتەکانی تۆ بە منەڵێ خەڵقێک ئاوای و تۆ وای و تۆ ئەم وا ئەگێڕێتەوە تۆ خۆت شتەکانی بچڕێنی ئەبواە ئەو شتەی کە وتت ئەبێ لە پێشان من چۆن ئێران مقابلەمان کرد لە مەقاماتی ئێران چۆن چین ئەممان دامەزران چۆن مؤتەمە کۆنگرە گیرا لەگەڵ برای ئازیزمان بەڕەحمەوە بێ تێکۆشەری سەدەی 20 کە بڵین شێخ محەممەد بەرزنجی کە هات ئەو کۆنگرەیەمان گرت و ئەنجا دوای ئەم کۆنگرەیەتی بوو ئەمانە بە حەلەقە بن بەنەو هێنا من کاکەمال من ئەندازەیە بەشێکی تۆ تەنانە ئەو ڕۆڵەی کە خۆت لە سەرەتابینی وتە لە عینەکە لەوانەیە ئەم بەشانە من کۆنگرەکان لەگەڵ هەندێک هەر لە هاوڕێکانی خۆتانە لە حەڵقەکانی ڕابردووە باس کردووە ئەگەر هەموو ئەم باس و بابەتانە بکەین بینەریش وەڕزە بێ لێمان ئەمی زیاتر ئەوەی کە ڕۆڵی توی تیا بۆ ڕاستە کۆنگرە کراوە دەورت بووە ڕۆشتووی ئەمە خوێندوماتۆ لە ناو یاداشنامەکانە هەمووی هەیە بوونی هەیە بەڵام ئەوەی کە زیاتر ئەمێ ڕۆڵەکەی تۆ کاریگەری تۆ بۆی ئەوەی کە خاڵی بەهێزە و خاڵی کاریگەرە بۆ ئێسەی بینەر و بیسەر کە نەیزانیوە ئەوە ببیسێت من ئەمەوێ لەم ڕوانگەی کە جەنابوتێ دوا قسم ئەوە بکەم باشە ئەوەی کە ئەو خەڵقا باز لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە کات ئایا ئەو زانیاری هەیە کە من دوو مستەشار کە وەختی خۆی کەس نەیێراوە بچێ بۆ لایەن پەیوەندیان پێوکات دوو مستەشارم پەیوەندی پێوە کردووە کە مامۆستا حەسەنی حەمەخالی ئەو ئاگادارە کە چۆن توانیومانە بیهێنم و هەموو چەکەکانیش و هەموو وەزعەکانیشی تەوزیعکە هەتا نیوێ چەکەکانی ئێمە تەوزیعمان کرد لە برا مجاهیدەکانی خۆمانە ئەنجا ئەمەی شێخ مستەفا باشە بۆ کەسێکی ئەوان بۆ باسکردین لە ئەم دوانە من هاتووم دەعوەتم کردوون بۆی هیچتر نەهاتووە پێ بڵێ ئاوا بوو ئاوا بووە بۆی خەڵقەکەی ئەمڕۆی ئێمە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی تەنها لە شخصێکە گیری نەخوارد و نەسوڕاوەتەوە ئێمە فەرع و شتی زۆر بووە مامۆسا لەبەر ئەوە هەت کەسێک کە شتێک ئەڵێ ئەو خۆی بە هەموو وەزعی خۆی ئەزانە نە ئەبێ بزانێ ئێمە من ئەمەنەی لێ ئەزانم ئەمەنەی لێ ئەزانم بۆچی بۆ ئەوەی کەوا زیاتر من لەم بزوتنەوە ئەوە نەئیشم کردووە وەکو کاکە سەیدە فەرمی فلانم دیوە فلان دی و فلان دیوە تۆ فەرمی بە ئێمەیان ڕاگەیان لە تەنزیمە ئەم مستەشارانە بەس نانوت کێ کردوێتی کێنەی وەتەرجیعی ئێمەمانە بۆیە من ئەگنا من ئەمە کە نووسیومە هەموو پاشکۆیەک نووسینم نووسریوەتەوە بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر ئەو سنەتەیەمان کردەکە کە گوشیان بخوانە فەرمی بخوێنە ئیقرا بخوێنە ئێمە لەسەر ئەو سنەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستمان کردووە بەم کارە ئیش کردووە حتا 200 تێبمان کڕی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەوزیعمان کرد بە مجاهیدەکانە کە بیخوێنەوە بۆی زیاتر حرەکە بەقەوەتر بێ زیاتر ئەو حرەکە ڕۆڵێک دروستکا بۆی کەس نەتوانێ پێشی بکەوێ بەڵام ئێستا مامۆسا خۆی لەوانەیە کاکەمال بەشێک شێوە بێ ئێوەکو دوو جەناحی جیاوازە بینرێن جەناحێکی تەنزیمی کە ئێوە ئیشتان لە ناوخوا کردەوە و جەناح عەسکەریەکەش کە وەجهێکی زۆر دیار و بەرچاو بووە چالاکی بوو ئەوەندە چالاکی بوو خەڵک تامەزرۆی ئەو بۆ بەگشت بە عەساب بچیتەوە ئەمەی ئێوە ئەندازەی ون بووە کاکەمال ئەوە
ئینسافەوە باز نەکراوە ئەگنا هەردووکی هەریەکێک بووە ئەگەر یەکێکی زیرەکی لێ هاتووی مسلمانێکی خاوەن باوەڕی ڕاست مەسەلەکە بدرچێنێت چه ئەسکەرێکە و سیاسەکە هەردوو بەیەکەوە گرێدرا بوو ئێمە ئاگامان لەوان بوتیانەکرەوان ئاگان لە ئێمان بچووە هەتا مامۆستا بەرزنجی هەموو جارێک کاغەزی ماوە کاغەزی بۆ نووسین ئاوا بکە ئێمەش کاغەزمان بۆ نووسی حتا کاغەزمان بۆ نووسی بچێ بۆ لای معەمەر قەزافی بۆ لیبیا لەوێ هینە ئیزاعەیەکمان بۆ بێنێ هەتا چوو رادیۆکمان بۆ بێنێ ئەوە بۆ ئێران موافقەتی نەکرد وتی ئێمە سەعاتێکمان ناونەتێ بۆ ئەوەی شتی کاردی خۆتان تەرحکەن نەگەوەی تۆ ئیزاعەیە بین لێرە بۆ دانێن بەڵێ کەمال من سوپاس دەکەم من لەوانەیە بەهۆی ئەوەی کە تۆ ماوەیەک سەرنووسەری ئاسۆی ئیسلام و یۆک خۆت دەڵیت لە بەرنمەکانی ئەندا ئەندازێک بەردەوامم لەگەڵتا سوپاس دەکەم ئەم باس و بابەتانە لەناو باسەکانی گۆڤاری ئاسۆی ئیسلام دێتە پێشەوە و مناسبەیان دێ باسییان بکەین سوپاس دەکەم کە لە بەشی نۆمی بەرنامەی سۆراخی مێژوش ئامادەبووی یەک نیو دەقەکات ئێم بە مامۆستا سەیدە بۆی دوایین قسەی خۆی لەسەر کۆی تەوەری بەرنمەکە و خۆی بکاتەگەت وڵی دەست خۆش بێ بەڕاستی بەرنمەیەکی جوانە من زۆر تامەزرۆم بەوەی کە باسی ئەو چەندەیە بکەم کە خزمەتی بزوتنەوەی ئیسلامیان زۆر کردووە زۆر بە کورتی وەکو کۆرە کوڕەکانی حاجی مەحموو وەکو مامەسانالی وەکو کانیەنجیل مامەساکەریمی کانیەنجیل مەلاکەریم وەکو مەسۆیی هەر هەمویان بەعام بەڕاستی خزمەتێکی وای ئێمەیان کرد کە ئەوان نەبووە ئێمە نەمەقەڕمان بۆ ئەبرا بەڕێوە نە ئامانتوانی بەردەوامی بۆ بزوتنەوەی بدەین. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا سەیدە شێخ عەلی ناسرا و بەڕاستی ناوە حەرەکیەکەی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سوپاس بۆ جارێکی تر ئەندامی دەسەی دامەزێنەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراغی مێژوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تاوەکو بەشێکی تری بەرنامەکەمان بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموویان.